خوێندمان لە چەسپاندنی شەرعە کە ابن كثير رحمتي خوالي بلا تفسيري آياتك أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. آية حكم الجاهلية أنا چێ لە خوای گەورە حکم و داوەری خەڵکانێک باشترەکە کە لە دینداریان دڵنیە. تەفسیری ئەفەرمێ خوای گەورە لێرەدا سەرزەنشتی ئەو کەساکە کەوازی لە حکمی خوای پەروەردگار هێناوە کە هەموو خێرێکی لە خۆ گرتووە لە هەموو خراپەیەکیش دوورە. واز لەم خێرە دێنێ بۆ بەرنامەی کەسانێک کە هەر هەوا و هەوەس و ڕاوبۆچوونی کەسانێکە کە خۆیان پەسەندیان کردو بێ ئەوەی ڕەزامەندی خوای لەسەر بێ یان شریعەتەکەی خوا بیگرێتەوە ئەمەیان کردو بە ڕێسای داوەری و حکم کردنی. ئەمەش وەکو ئەوەیە ابن كثير فەرمێ ئەمەش وەکو ئەوەیە کە ئەهلی جاهیلیەتی پێش ئیسلام گومڕایی و نەفامێتەکەی خۆیان هێنا و بەدید و ڕای خۆیان دایانە ڕشت ویان کردە یاسای داوەری، یان وەکو ئەوەیە کە تەتارەکان حکمی پێکەن کە لە سیاسەتی پاشایەتی خۆیانەوە هێناویانە دید و ڕای جەنگیزخانی پاشای خۆیانە ئەو بەرنامەی بۆ داڕشتبوون و ناوی نابوو یاسق کە بریتە لە کتێبێکی کەشکۆڵی ئەسا کە لە چەندین شریعەتی جوداوە وەریگرتە بوو وەک شریعەتی جوولەکەکان و دیانەکان و شریعەتی میلەتی ئیسلام و هیتر زۆر ئەحکام و بڕگە و بڕیاریشی تێدایە کە هەر لە هەواهۆسی خۆیەوە دایڕشتون. ئیتر دواتر لای کوڕوونەوەکانی بوو بە یاسا و ڕێسایە کە شوێنی کەوتون و خستویانەتە پێش حکمی قورئانەکەی خوا و سنەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. حکمی هەر کەسێک لەوانە ئەگەر وا بکە یعنی دای ڕێژەیان داوەری بباتە لای ئەو یاسقا کوفرە پێی کافرە بێ پێویستە جەنگی دژ بەرپا بکرێت تا ئەگەڕێتەوە سەر حکمی خوا و پێغەمبەری خوا تا داوەری بە غەیری حکمی خوا و پێغەمبەرەکەی لە هیچ شتێکی کەمیا زۆرە ناکە. ئەمە قەولی ابن كثير رحمتي خوای لێ بکە لە القرآن العظيم مجلدی 2 هم لا پڕ 67 بەو شێوەی فەرموو. سید قوتب رحمتي خوای لێ بێ فەرمێ خەڵکی لە هەر کات و شوێنێکا بن ڕێبازێکە دوو ڕێبازیان لەبەر دەستایە دوو ڕێیانێکیشیان گرتوتە یا ئەوە تا حکم بە یاسایەکەکەن کە مرۆڤی وەکو خۆیان بە شێوەیەک لە شێوەکاندا ڕشتۆ پیادەی کردووە خەڵکیش وەریەگرن و داوەری خۆیانی ئەبەنەلە. ئەمە جاهیلیەتە و خەڵکەکەش لە جاهیلیەتە. خەڵکەکە لە دینی ئەو کۆمەڵە مرۆڤەدان کە یاساکەیان لەسەرە چەسپێنن بە هیچ شێوەیەک لە دینی خوادانین چونکە ئەوی حکمی خوای ناوێ حکمی جاهیلیەتێوێ. ئەو کەسەی شریعەتەکەی خوا ڕەف دەکاتەوە حتمما یاسای جاهیلیەتی پێ قبوڵە و ئەو وەرەگرێ ئەمیش هەر لە جاهیلیەتەوە هاتووە. ئەمما ئەو دوو ڕێیانەیە کە ڕێیەکەی تریان دیاریکردنی ڕێبازی خوای پەروەردگارە ئەمیان جاهیلیەتەوە ئەویان ئیسلام ئەم پیاوە بۆ خۆی سەرپشکە کامیان وەرەگرێ. خوای پەروەردگار کە ئەفەرمێ ئەفەحوکمە الجاهیلیەتی یەبغون ئایا حکمی جاهیلیەتیانەوێ و ئەشفەرمێ چێ لە خوای گەورە حکم و داوەری خەڵکانێک باشترەکە کە لە دینداری هەمویان دڵنیا بوو و دیسان بە پرسیارەوە فەرمێ کەوا بوو بۆچی ئیقراری چاکێتی حکمەکەی خوای پەروەردگار ناکە. سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ لە دوای ئەم پرسیارەی خوای مەزن و کاربەجێ و دەسەڵاتدار چێ هەیە ئەوەندە جورئەتی هەبێ ئیدعای ئەوە بکات کە بەڵێ من یاسای باشتر دادەنێم. ئەفەحوکمە الجاهیلیەتی یەبغون بەم شێوەی خوای پەروەردگارە پرسێەوە ئەفەرمێ حکمی جاهیلیەتیان پێپەسەندترە. سید قوتب فەرمێ چێ هەیە ئەوەندە جورئەتی هەبێ ئیدعایەوە بکات بڵێ بەڵێ من یاسای باشتر دانێ بڵێ من یاساکەش دەرەکەم و حکمیشی پێکم. آخر چ بەڵگەیەکی لەسەر ئەم ناماقوڵیەتەی هەیە؟ آخر بە چه هەنجەتێک بە خەڵکی ئەڵێ من لە خوای کردگارتان شارەزاترم؟ چۆن نەتوانێ بڵێ من لە خوای خاوەنی بەبەزەییتان بەبەزەییترم؟ ئایا توانێ بڵێ من لە خوای کارزانی زانە زیاتر پێی بە بەرژەوەندەکانی خەڵکیە بم؟ آخر ئایا کەسێکی ژیر ئەتوانێ لافی ئەوە لێ بدا و بڵێ ئەو خوای کە کۆتا شریعەتی خۆی بۆ کۆتا پێغەمبەری خۆی داناردووە کە پەیامەکەی کۆتا نێرراوی خۆی کردوتە پەیامی هەتا هەتای مرۆڤایەتی تا ڕۆژی قیامەت ئەو نەیزانیوە بەرژەوەندی مرۆڤایەتی لە چیدایە و من نەیزان.
ئەوی خالقی ئاسمانەکان و زەوی، ئەوی بە ئاگا و دوور لە خەو، ئەوی حازر و نازر نەیزانیوە کە بارودۆخی نوێی ئاوا بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی دێتە پێش تا ئەحکامیان بۆ دانێ من نەزانم. آخر کەس هەیە پێی بڵێ تۆ هەم ڕاستگۆیت هەم ژیریت کە لافی ئەوە لێدەی کە لە خوای زیندوی عەلام الغیوب چاکتر پێداویستەکانی ئەم بارودۆخە نوێیانی مرۆڤایەتی پێی پێبەی، چونکە لە تۆ دیارن و لە خوا شاراوە بوون. کەس هەیە تەصدیقی کە وای پێ بڵێ ئەو کەسێک کە شەریعەتەکەی خوا ئەخاتە کەنار و ناهێڵە حکمی ژیانی پێ بکرێ لێ چی؟ ئەوی شەریعەتەکەی خوای کارزان بە یاسا ئەگۆڕێتەوە، ئەوی حکمی جاهیلێتی پێپەسەندتر و ڕەواترە چیەڵێ؟ ئەو کەسێک کە هەواهۆسی خۆی یان کۆمەڵە خەڵکێکی جاهیلی وەکو خۆیە کاتە دەستور و ڕێباز و پێی چاکترە لە شەریعەتەکەی خوای گەورە چیەڵێ؟ هەر ئەواڵێک کە خۆی بەزاناتر و شارەزاترە زانێ وەک لە خوای کردگار. ئەدی ئەو کەسە لافی ئیسلامەتی و تەقوای مسلمانەتی لێدا بەڵام نایەوە شەریعەتەکەی خوای پیادە بکە ئەڵێ چی؟ هەنجەت و مەهانەی ڕانەپەڕاندنەکەی شەریعەتی خوای پەروەردگار لە بەردەمی ئەم کابرا مسلمانەی لافی ئیسلامەتی و ئیمانەکەی لێداوە چییە؟ ئەڵێ بارودۆخە، حەزنەکردنی جەماوەرە، ترسە لە دوژمنان، مەگەر ئەو کاتی خوای کارزان خوای زانا بڕیاری پیادەکردنی ئەم شەریعەتەی بە مسلمانانەدا کە فەرمووی حتممە بێ شەریعەتەکەی من بگرنە بەر و پەیامەکەی من ڕاپەڕێنن، ئەمانە هەر هەمووی لە زانستی ئەودا نەبوو؟ ئەمانەی ئێوە ئەیانکەنە هەنجەتی پیادەنەکردنی شەرعەکەی ئەو خوا نەیەزانی کە ئەمانە هەن؟ ئەدی بۆچی فەرمووی دەبێ هەر شەریعەتەکەی من بکەنە بەرنامە و نابێ هیچیشی لێلادە؟ یان ئەڵێن شەریعەتەکەی خوا نوقسان بوو، چارەسەری ئەم کێشە نوێیانەی سەردەمی ئێمەی تیانە بوو، یان بارودۆخەکان زۆر نوێ بوون و شتی نوێیانە خواست، مەگەر ئەمانە هەمووی لە عیلمی خوا خۆیدا نەبوون؟ ئاخرە و کاتەی ئاوە خوای گەورە ئەو حکومە توند و تیژەی فەرموو کە هەرە بە شەریعەتەکەی من ڕاپەڕێن و بەس ئەبێ هەر هەمووشی جێبەجێ بکەن و هیچی لێ نەخەنەلاوە، باشە ئەو کاتەی ئەم حەزەر و ئینزارەی دانێ نەیەزانی بارودۆخی نوێ دێتە پێش؟ ئەوی غێری مسلمان ئەتوانێت چی هەیە بیڵێ، بەڵام مسلمان ئەوی لافی ئیسلامەتی لێدا ئەتوانێت چی بڵێ؟ چۆن ئەتوانێت پەنا بەخوا بڵێ وەڵا خوا نەیەزانی و منەیزانم کە ناشتوانێ وا بڵێ؟ چۆن قەناعەت بەوە کاکە شەریعەتەکەی خوا بخرێتە لاوە؟ چۆن دڵی بڕوادا لێگەڕێ پەیامەکەی خوا ئاوا لە بەرچاوی خۆی پچڕ بکەن و ئەمی شەهادەی حوسنە سلوک بدا بە پارتی وێچێتی و بەدەسەڵاتداران؟ آخر بۆیە خوای گەورە بابای مسلمان یان ئەوەی لافی ئیسلامەتی و مسلمانەتی لێدا ئەی خاتە سەر ئەو دوو ڕێیانە، ناهێڵت تو لە ڕێیەکی تری لەولاوە بدۆزێتەوە و لا کۆڵانێ بدۆزێتەوە خۆی بدزێتەوە، ناهێڵە منجە منجی تیا بکە، ناهێڵە دەم هەراشانە دەمەوەری بکە، پێیانە فەرمێ بڕیاری کۆتاییتان بدەن، ئیسلامتانەوێ یا جاهیلیەت، ئیمانتانەوێ یا کوفر، شرکتانەوێ یا تەوحید، حکمی خواتانەوێ یا حکمی جاهیلیەت. ئەمە کێشەیە کە لە ناخی دڵ و دەروون و ویژدان و زەمیری مسلمانان ڕوون و ئاشکرایە، نە لە ناخیا تووشی دڵە ڕاوچێ بە کابرای مسلمان، نە تەطبیقکردنی شەریعەتەکەشی لە واقعی ژیانە تووشی دوو دڵیەکە، وەک لە ناخیا ئەمەی لەلا بەڵگە نەویستە لە بەرامبەر دۆست و دوژمنیشە سوورە لەسەر تەطبیقکردنی، لەسەر خۆی، لەسەر دۆستی، لەسەر دوژمنی، تا ئەم کێشەیە لە ناخی وجدانی مسلمانانە وەکو بەڵگەنەویستە نەچەسبێ مسلمان ئۆقرە ناگرێ، چونکە ئیمان و ژینی پارسەنگ نابێ، چونکە بەرچاوڕوون نابێ، دیدی لێڵ و ڕێی لێوێڵە بێ، حەق و باتڵی پێلێک جا ناکرێتەوە، هەنگاوێکی ڕەسەنی لەسەر ڕێی ڕاست پێ هەڵناهێنرێتەوە. ئەگەر جائیز بێ ئەم کێشە سەرەکیە لە وجدان و هەست و هۆشی جەماوەرە بە لێڵ و وێڵی بمێنێتەوە، نابێ بە هیچ شێوەیەک جائیز بێ لە هەست و هۆشی دیندار و خەڵکی دیندار و ناخی باوەڕ و ئەهلی ئیمان و مسلمانانە لێڵ و وێڵ بمێنێتەوە. مسلمان مادام ئەیەوێ ئەو ناوی مسلمانەتی پێوە بلکێ لە ناخ واقعی خۆیان پێویستە زۆر بەجددی و ئاشکرا ئەمە بسەلمێن. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. شێ قسەی لە هی ئەو کەسە جوانتر و ڕەواتر و شیرینترە کە خەڵکی بانگەکا بۆ پەیامەکەی خوای پەروەردگار و ئەڵێ خەڵکی نە من مسلمان. من نامەوێت لێرە زۆر بۆ ئەم مەسەلەی ڕۆچم، چونکە ئومەتە مسلمانەکە
بە درێژایی مێژ و کۆنونێی لەسەر ئەوە کۆبوون و اختلافیشیان والحەمدلله بۆ نەبووە لەسەر ئەوەی کە هەر کەسێک ئیقراری حاکمەتی ئیسلامیەتەکەی نەکرد یان وای بە باشدانی لە ئەحکامەکانی دەرچێت و یاسایەکی تر بهێنێتە جێی کافرە بێ جا لەبەرەوەی ئاەتی قورئان لەسەرم کێشانە زۆرن حتمما هەموو مفەسیرەکانیش لە لێکدانەوەی ئەو ئاەتانە گەیشتونەتە مناقەشیان و کۆڕی زانا و شەرعناسانیان لە تەفسیرەکانە هەمووی ئاگدار کردوتەوە لێی وە شەرعناسانیش گەیشتونەتە ئەو بۆیە دەما و دەم جیلا و جیل هەمووی نەوە بە نەوە نەقلیان کرد